باوەڕ دەکەن لە ماوەی تەنیا یەک ساڵدا هەرێمی کوردستان بە قەبارەی بەنداوی دەربەندیخان ئاوی لەدەستداوە. لەگەڵم بن با من پێتان بڵێم لە هەرێمی کوردستان سێ بەنداوی سەرەکی هەن. یەکێکیان بەنداوی دوکانە، ئەوەی تر بەنداوی دهۆکە، دواتریش بەنداوی دەربەندیخانە کە دووەم گەورەترین بەنداوی هەرێمی کوردستانە. بۆ نمونە بەنداوی دوکان 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت. لە کۆی ئەو قەبارەی کە ئاو دەگرێت ئەم ساڵ تەنیا 1.57 ملیار مەتر سێجا ئاوی تدایە. ساڵی ڕابردوو واتە هەمان ڕۆژ ئەمڕۆ زیاتر لە 4 ملیار مەتر سێجا ئاوی تدا بوو. بەمەش لە ماوەی تەنیا یەک ساڵدا بەنداوی دوکان زیاتر لە 2 ملیار مەتر سێجا ئاوی لەدەستداوە. هەر ئەوەش نا تەنانەت بۆ بەرهەمێنانی کارەباش کە ساڵی ڕابردوو لە هەمان ئەم ڕۆژەدا 52 مێگاوات کارەبای بەرهەمێناوە، بەڵام ئەم ساڵدا بەزیوە بۆ 20 مێگاوات. اینجا بابێمە سەر بەنداوی دەربەندیخان. بەنداوی دەربەندیخان دووەم گەورەترین بەنداوی هەرێمی کوردستانە لە دوای بەنداوی دوکانەوە کە 3 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت. ساڵی ڕابردوو لەم ڕۆداوە تا 26/6/2024 2.46 ملیار مەتر سێجا ئاوی تدا بووە کە تەنیا 60 ملیۆن مەتر سێجایە کە پێویست بووەوەی بەنداوەکە بە تەواوەتی سەرڕێژ بێت. بەڵام ئەم ساڵ کۆی ئاوی گلدراوە لەو بەنداوەدا تەنیا 1.58. بەمەش لە ماوەی یەک ساڵی ڕێکدا زیاتر لە 1 ملیار مەتر سێجا ئاوی لەدەستداوە. هەرەوەش نا ئەم کەمبوونەوەیە بووەتە هۆیەوەی کە ئاستی بەرهەمێنانی کارەبا دابەزێت. بەنداوەکە ساڵی ڕابردوو واتە لە هەمان ئەم ڕۆژەدا 73 مێگاوات کارەبای بەرهەمێناوە، بەڵام ئەم ساڵ دابەزیوە بۆ تەنیا 37 مێگاوات. هەرچی بەنداوی دهۆکە کە سێم بەنداوی هەرێمی کوردستانە وەکو بەنداوی دوکان و دەربەندیخان بە ملیار مەتر سێجا ئاو ناگرێت، بەڵکو کۆی گشتی ئەو بەنداوە تەنیا 52 ملیۆن مەتر سێجا ئاو دەگرێت. ساڵی ڕابردوو 49 ملیۆن مەتر سێجا ئاوی تدا بووە لەم ڕۆژەدا، بەڵام ئەم ساڵ لەم ڕۆدا تەنیا 37 ملیۆن مەتر سێجا ئاوی تدایە. ئەو بەنداوە ناتوانێت کارەبا بەرەم بێنێ، بەڵام بۆ کشتتوکاڵ و ئاوی خواردنەوەی سوودی لێ دەبینرێ. بۆیە ئەم کەمبوونەوەی بە هەمان شێواز مەترسی لەسەر ئاوی کەمبوونەوەی ئاوی خواردنەوەی ماڵان و هەروەها بۆ مەسلەی کشتتوکاڵیش دروست دەکات. خلاصەی کەلام ئەم سێ بەنداوەی هەرێمی کوردستان زیاتر لە 10 ملیار مەتر سێجا ئاو دەگرن، بەڵام کۆی ئاوی گلدراوە لە ئێستادا تەنیا 3 ملیار و شتێکە، واتە زیاتر لە 7 ملیار مەتر سێجا ئاو جیاوازی هەیە. بەمەش لە ماوەی تەنیا یەک ساڵدا ئەو بەنداوانەی هەرێمی کوردستان بە قەبارەی ئاستی بەنداوی دەربەندیخان ئاویان لەدەستداوە. ئەمە راپۆرتێکی شکاری وردە بۆ ئەوەی زیاتر لەبارەیەوە بزانن دەتوانن سەردانی 964.kr بکەن و وردە قاریخان بزانن.